بارەی بڵاوبوونەوەی زیاتری پەتای کۆلێرا دەمانەوێت لەگەڵ دکتۆر زرار حوسێن ڕەسوول پسپۆری نەخۆشیەکانی هەناو قسە بکەم ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمە دکتۆر زرار ئەم کاتت باش سپاس کە میوانی کوردستان 24 دکتۆر پێمان بڵێ کە هۆکارەکانی توشبوون بە کۆلێرا چین سەرچاوەکانی کە مرۆڤ تووشی کۆلێرا دەکەن چین ئەم کاتەی ئێوە بینەران و بیسەناری کوردستان 24 باش بەڵێ کۆلێرا توشبوونی مرۆڤە بە جۆرێکی بەکتریا پێی دەگوترێت ڤێبریۆ کۆلێرا کە سەرچاوەکەی بریتیە لە ئاوی پیس بە دەرەجەیەک و هەروەها یاخود سەوزە کە جوان پاک نەکرابێتەوە کە هەڵگری ئەم جۆرە بەکتریایە بێ یاخود خواردن کە بەتایبەت لەسەر عارەبانەکان و ئەو خواردنانەی کە سەریان بەتاڵە ئەمانە هەموو سەرچاوەی توشبوونن بە کۆلێرا. بەڵێ دکتۆر چۆن ینی هەوڵاتیان خۆیان بپارێزن لەم نەخۆشیە چونکە خۆتە دەزانیت ینی لەوانەیە زۆرێک لە هاوڵاتیان هەر ئەو ئاوە بەکاربێنن کە لە ڕێگای بۆری نیشتیمانیەوە پێیان دەگات یاخود خواردنی سەرعارەبانەکان کە باسیەکەی گەنجانێکی زۆر شەوانە لە ئیسکان و لە سەهۆڵەکەی سلێمانی و ینی لە شوێنەکان کۆ دەبنەوە خواردنی سەرعارەبانەکان دەخۆن چی بکەن بۆ ئەوەی کە توش نەبن؟ زۆر گرنگە لە ئێستادا خۆمان بە دوور بگرین لە خواردنی ڕاستی سەر عارەبانەکان خواردنی سەوزە بە تایبەتی خواردنی زەڵاتە بە تایبەتی لە دەرەوە و هەروەها پاکردنەوەی سەوزە ئەگە هەر بیخۆین بە شێوازێکی زۆر تەندروست و زۆر ئاوێکی زۆری بۆ بەکار بهێنرێ و لە ماڵەوەش ئەگەر بکرێ ئاوی بەلوعا کە بەکار دەهێنرێت بکوڵێنرێ باشترە یاخود فلتەرێکی باش کرابێت ئەمەش هۆکارێکی باشە بۆ خۆپارێزی ئێمە دەتوانین لە ئێستادەکە ئەم کۆلێرا بڵاوبۆتەوە دەتوانین بۆ ماوەیەک تەنانەت ئەگەر سەوزەش بەکار نهێن یاخود خواردنیش لە دەرەوە نەخۆی زۆر ئاساییە و کەسێکمان کە توشبووی سکچوونی هەیە زۆر گرنگە بە زووی پشکنین بکات و بۆ ئەوەی ئەندامانی ماڵەوە توش نەکات. دکتۆر چۆن ئەندامانی ماڵەوە توشەکە لە چ ڕێگەیەکەوە پەتاکە گوازرێتەوە؟ خۆی پەتاکە لە ڕێگەی دەمەوە دەگوازرێتەوە واتە لە ڕێگەی هەناسەوە ناگوازرێتەوە لە ڕێگەی دەمەوەیە کە ئەم کەسە هەڵگری ئەم جۆرە بەکتریایە لە توالێتەوە یاخود لە زۆر جار هەیە لە بەکارهێنانی کەوچک و یاخود لە ڕێگەی بەکارهێنانی ئەم پێداویستیانەی کە ڕۆژانە لە ماڵەوە بەکاری دەهێنێت یاخود هەندە جار هەیە سەرچاوەکە سەوزەیەکە کە لە ماڵەوەی هەمویان توش دەبن شەرت نییە لە یەکترەوە توش ببن. باشە دکتۆر سەوزە چۆن بشۆرێتەوە بۆ ئەوەی کە ئەگەر پەتاکە یاخود ڤایرۆسەکەشی پێوە بێت بڕوە هەر دکتۆرێکی بەڕێز میوانم بوو لە ستۆدیۆ لێرە باسی لەوا کرد کە لەوانەیە زۆر لە هاوڵاتیان خوێ بەکاربێنن بۆ شۆرنەوەی سەوزە بەڵام ئەیوت کە خوێ ناتوانێت ئەو میکرۆبە لا ببات. خۆی لە ڕاستیدا سەوزە باشترە بە ئاوێکی زۆر ئەمە باشترین و ئاسانترین ڕێگایەکە بۆ پاکردنەوەی سەوزە و دووش گرنگە بتوانین ئەگەر بکرێت سەرچاوی سەوزەکە بزانرێت یاخود شوێنەکەی پاک بوو بێت ئەمە ئاسانترین ڕێگایە بۆ ئەوەی کە ڕێگیری بکەین لەوەی کە لە سەوزەوە توش نەبین بەڵام وەک باسم کرد وەک لە لێدوانەکەی وەزیری تەندروستیشدا زۆر بەڕوونی دیارە زۆر گرنگە هەر کەسێک کە توش دەبێت سکچوونێکی توندی هەیە پشکنین بکات بۆ ئەوەی زیاتر و زیاتر لەناو کۆمەلگادا بڵاو نەبێتەوە یاخود بۆەوەی بزانین سەرچاوەکەی کوێ بۆ لەوانەیە کەسەکە خۆی بڵێ من لە فلان شوێنانم خواردەیان ئەم سەوزەیەم بەکارێناوە بۆی تۆ سەرچاوەکەی بنبڕ بکەیت. دکتۆر ژمارەی توشبوانی کۆلێرا ئێستا زۆرن ئێوە زۆر نەخۆشە بینن کە تووشی کۆلێرا بوو بێتن؟ ئێمە هەموو سکچوونێکی تون بە کۆلێرادا دەنێ لە ئێستادا مادەم لە کۆمەلگادایە بەدڵنیایەوە ئێمە کەیساتی کۆلێرا دەبینین و هەمووشیان کۆکراونەتەوە یاخود دانێرین بۆ تاقیگەی مرکزی یاخود شوێنێکمان هەیە فریاکەوتنی ناوەندی پێ دەڵێن لێەوە پشکنینیان بۆ دەکرێت لە ڕێگەی پیساییەوە پشکنینەکە دەکرێت زەرعی بۆ ئەکرێت لە ماوەی 2 تا 3 ڕۆژدا پشکنینەکە دەردەچێت هەمانیشە بە ڕێگەیەکی خێراترە لە ڕاستیدا پێ دەڵێن PCR کە لە ڕێگەی لە ماوەی 2 سەعاتە پشکنینەکەی دەردەچێت بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە کەیساتمان هەیە لە ناو کۆمەلگادا کە هەڵگری یاخود توشبووی کۆلێران.
بەڵێ ئەو تووشبووانە دۆخی تەندروستیان چۆنە؟ هیچ نیشانێکی قورسیان تێدا دەرەکەوێت؟ بەگشتی ئەمە بەڵێ ئەوانەی کە چارەسەر وەرناگرن، ئەوانەی کە ئاوێکی زۆر ناخۆنەوە لە کاتی توشبوونە، ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە، ئەمانە زۆر بە توندی دەیانگرێت، تووشی پەکەوتنی گورچیلە دەبن، تووشی وشکبوونەوەیکی تون دەبن. بۆ یەک ئەم نەخۆشانە باری تەندروستیان زۆر ناجێگیرە و زۆر ناجێگیر دەبێت ئەگەر بە زووی چارەسەر وەرنەگرن. بۆ ئێمە ئامۆژگاری دەکەین هەر کەسێک سوکچوونی هەیە سەردانی پزیشک بکایە خودبڕێکی زۆر ئاو بخواتەوە. بەڵێ هیچ کەس بەهۆی تووشبوون بە کۆلێرا گیانی لەدەستداوە دکتۆر؟ خۆی ئەمە لە ڕێگەی ڕاستیە وەزارەتی تەندروستیەوە بڵاو دەکرێتەوە کە هەر کەیسێک لە ڕێگەی کۆلێرەوە گیانی لەدەستدا بێت، چونکە ئەمە شتێکە پێوەستە بە ڕێکاری ئیداری و حکومی بەس بەدڵناییەوە ئێمە نەخۆشمان هەیە کە لە ساڵەکانی پێشودا بەهۆی کۆلێراوە لە منداڵان لە گەوران بە تایبەتی لە ئەوانەی کە نەخۆشی درێژخانەیە بەهۆی کۆلێرەوە گیان لەدەست دەدەن. ئەمە شتێکە واردە لە هەموو وڵاتان هەیە و دەشبێ و بۆیش ئێمە ترسمان لەوە هەیە و بەدڵنیایەوەش نەخۆشێک کە کۆلێرای توند گرتی بێت چارەسەر وەرنەگرێت ڕێژەی مردن بۆ سەر و هەفتا بەرز دەبتەوە ئەگەر چارەسەر وەرنەگرێت. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دکتۆر زرار حسێن ڕەسوول، پزیشکی پسپۆڕی هەنا و دڵ سپاس کە لەگەڵم بوویت.